لا تۆری یەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە لێبوردن دەکەین، باز لە لێبوردەیی دەکەین، لە مانکاتدا باز لە داوای لێبوردن دەکەین، بێگومان باز لە سیفات و کەسانی لێبوردە پێویستە هەموو بابەتێک و هەموو هەڵەیەکێک بەرامبەر ئەنجامیات پێویستە لی ببووریت. بێگومان ئێمە باز لەم بابەتانە دەکەین لەگەڵ مامۆستا دیار شێخ محەممەد کە مامۆستای زانکۆی بەشێکی ڕاستەخۆ لە سعودی ئامادەیە. بەنی باش مامۆستا بەخێر بێ. بەخێراتی مامۆستایان سپاس بۆتەوە. مامۆستا ئەمە ئەمڕۆ باز لە لێبوردن دەکەین. سیفاتی کەسی لێبوردە پێویستە چۆن بێت؟ یعنی پێویستە هەر کارێک بەرامبەر ئەنجامدا تۆ یەکسەر لێبوردە بیت؟ بسم الله الرحمن الرحيم. مسألة لێبوردن يعني فطرته لإنسانه، چونکە ئەگەر ئینسان بیەوێ ژیان بکات و مقاومە مواجهە و يعني بەرامبەر ژیان بوەستێت ئەبێ لێبوردە بێت. بۆیە وتیان لێبوردەیی ئینسانیەتە. لەبەرەوەی ئینسان هەچ کەسێ شیعاری ئەوەی بەرز کردەوە کە لێبوردە نەبێت، یعنی شیعاری معاناتی بەرز کردوێتەوە، چونکە لەناو کۆمەلگایە کە ئەگەر لێبوردەیت نەبێ و عەفوت نەبێ تووشی معاناتە بیت. یعنی کەسێک ڕەفیقێکی هەیە لە ڕۆژێکا 6 غەڵەت کات، ئەم 6 غەڵەتە کەڕەتی 365 جاریەکەی نزیکی 1000 و ئەو نەئەکات، ئەچێ بۆ دەوری 2000. ئەگەر دە ڕەفیقی هەبێ لە ساڵەکەیە ئەبێ بە تقریباً بە زیاتر لە 12000 غەڵەت. ئەم 12000 غەڵەتە ئەگەر وا بێ من بەرگە ناگرێم کوڕە، ئەم کەسە، ئەم شەخصە، ئەم ئافرەتە، ئەم کچە، ئەم هاوڕێیە، ئەم زەمیلە، ئەم قوتابیە، ئەم خوێندکارە، ئەم مۆزەفە، ئەم شەریکە، ئەم تاجرە، ئەم کاسبە، ئەگەر ئاوا بکات لەگەڵ هاوڕێکانیە، لەگەڵ هاوڕێنە، لەگەڵ هاوپیشەکانیە ناتوانێ بیباتە سەر. ئەگەر بە ڕۆژ بێ ڕۆژەکەی لێ بێ بە جەحیم، ئەگەر بە شەوی ژاوێشەوەکەی لێ بێ بە کابوس و خەوی نابێت، بۆ لەبەرەوەی بیر لەمە کاتەوە لەو. فبالتالي ئەوەی کە لێبوردە نەبێت تەئسیری نەفسی و جەستەیی، یەکەم تەئسیری نەفسی و جەستەیی بۆ خۆیەتی، چونکە وەکو کەسەکە باش نابێت لەگەڵ خۆیان، ئەمیش پێوێت لێتەوە بیری لێ کاتەوە، خۆیە خواتەوە پێی. فبۆیە زانایان وتیان لێبوردەیی یعنی ئینسانیەت، و لێبوردەیی یعنی ئەجر و پاداشتی قیامەت، چونکە تۆ جێبەجێکردنی ئەوامری خوا و پێغەمبەری خواکەی. قورئان فەرمێت خذي العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. خذي العفو واتە عفو بکە بە شعارت، بیکە بە دروشمت، بیکە بە هەوێت، بیکە بە هەوێنت، بیکە بە هەویرت، بیکە بە ئاواز و ئاوات و مەشروع و پڕۆژەت، لەبەر ئەوەی ئەم ئیشەی تۆ پێهێستاوی یا محەممەد، چونکە ئەمڕەکە بۆ ئەوە خیتابەکە بۆ ئەوە. خذي العفو فعلی ئەمرە، ئەم ئیشەی کە تۆ پێهێڵساوی بە عەفو نەبێ ناتوانی بەردەوام بیت و ناتوانی لە پێغەمبەرایەتیەکەت بەردەوام بی. بۆیە گەورەترین یعنی بینینی عەفو لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە ئەگەڕێتەوە بۆ مەککە کە دەرکراوە کاتی خۆی لێی بە 10,000 چەکگارەوە لە ساڵی 8 هیجریە پێوتێ عام الفەتحی پێوتێ، کە ئەگەڕێتەوە هەرچی ئەو خەڵکەیە یەنە بەردەم کەعبە پێغەمبەری خوا فەرمێ ماذا ترون لو أني فاعل بكم؟ ئێوە يعني گومانتان چییە من چیتان لێ ئەەکەم؟ یەکێک ئێستا وتی کەریمون، ئەوی کە وتی وەبن و کەریم، تۆ پیاوێکی بەخشندەیت، پیاوێکی کەریمیت، کوڕە باوکیژێ کەریم بووە. پێغەمبەر لە ئەخیرا فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء، بڕۆن بگەڕن، بڕۆن، ئێوە طەلقن، ئێوە حڕن، ئێوە ئازادن. باشترین يعني سوورەی عەفوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو ژیانی پێک هاتووە لە عەفو، پێک هاتووە لە لێبوردەیی، چونکە ناتوانی بەردەوام بیت. و لێبوردەیی وەکو وتمان ئینسانیەت و ئەجرە لە هەمان کاتە صحەتە، تەندروستیە بۆ کەسە خۆی. یعنی کەسی لێبوردە کەسێکی منطەلیقە، کەسێکە وەکو چواردەخۆر دایم لەسەر پێیە، دایم پێکەنینی حازرە، دایم تەوقەی گەرمی حازرە، دایم خەندە لەسەر لێوەکانێتی، دایم بە هەموو مکەسەراتێکیەوە مقابل وەرەگرێتەوە، بە هەموو ناخۆشیەکەەوە مقابل وەرەگرێتەوە. یعنی دڵی بۆ بە حەوشەیەک، بۆ بە ساحەیەک، بۆ بە گۆڕەپانێک، بۆ بە شارێک. ئەم شارە چی تایە؟ حەدیقەی حەیواناتی تایە. یعنی دڵی بۆ بە حەدیقەی حەیوانات. دوو لە ڕووی جەنابتان ئەم ئینسانە هەندێک تەسەڕوفەکە ئاژەڵیش نایکە. بە تۆ چیەکەی؟ بە چی خۆت نەجات ئەدەیت؟ بە چی سیحەت بۆ خۆت ئەگەڕێنیتەوە؟ بە عەفو. دوایی بالتالی ئینسان یعنی پێک هاتووە لەم
جستەیە کە ئیسا هەمومان خوا دروستی کردوین کە معڕەزین بۆ هەڵە معڕەزین بۆ یعنی قسەی خراپ معڕەزین بۆ تووڕەبوون لە تووڕەبوونا جاری وایە شتی خراپ یعنی هەندێک شت هەیە وات لێ ئەکا کە ئینسان دڵی بەرامبەر بشکێنێ بەڵام بەرامبەر مهمە کە ئەم شتانە هەمووی خوێندنەوەی خاصی خۆی بۆ هەبێ و بتوانێ گەردنی مقابل ئازاکە ئەو کەسە هەچ کەسێ بێ بەڵام بەمەرجێک لە کاتێکا زۆر مهمە ئینسان بەرامبەر عەفووکە کە دەسەڵاتی ڕەهای هەبێ توانێ هەموو شتێ بکات بەڵام هیچی ناکە توانێ بیگرێ لێ بدات تۆڵە بکاتەوە هەموو شتێک دەسەڵاتی هەموو شتێکی هەیە بەڵام نایکە لە کاتی ضعفا پێ ناوتی عەفو ئەو مەجبوریە ئینسان زەعیفە هیچی پێ ناکرێ مەجبوریژە عەفو بکات عەفوی حەقیقی ئەوەیە عند المەقدرە وەکو لە کتێبەکانە هاتووە لە کاتێکا کە تۆ هەموو توانایەکەت هەبێ یەڵا عەفوی بەرامبەر زۆر باشە مامۆستا لە چ کاتێکدا پێویستە ئێمە سنوورێک بۆ لێبوردەیی دابنین ینی جاری وا هەیە بۆ نمونە کەسی بەرامبەرم هەموو ڕۆژێ هەمان هەڵم بەرامبەر ئەکاتەوە داوای لێبوردنیش وەکو ئاو خواردنەوە لێ کردووانی هەر جارە هەڵەکە کاڵێ داوای لێبوردنەکەم لێدا چون پێویستە تاک مامەڵە بکانی هەندێک جار بەڕاستی بێزار بیلەوەی ئەوەندە کەسێک لەسەر هەمان هەڵە ببووری بەڵێ ئەگەر ئەو کەسەی بەرامبەر تەسیری نەبێ بۆ دینت تەسیری نەبێ بۆ عیلەت تەسیری نەبێ بۆ کۆمەڵگات بۆ ئەرزت بۆ شتە سەرەکیەکان هەموو دقەیە لی ببوورە و هەموو دقەیە ئەو هەوەیە لە گیرفانی تۆ لە گیرفانتەوە دەرچێت با ئەو شەیە لە زارتەوە دەرچێت بەڵام کاتێک کە ویستی ئیستیغلالت کات و تەثیری هەبوو بۆ خۆت بۆ جەستەت بۆ عیلەت بۆ کۆمەڵگات بۆ ئەرزت بۆ دینت بۆ شخصیەت و بنیەی خۆت بۆ کەینونەتت بۆ ماهیەتت بۆ وجودت لەناو کۆمەڵگایە ئەم کاتە بێبی وەستێنی ئەبێ سنوورێکی بۆ دانی بۆ لەبەرەوەی ئینسان نابێ بێڵێ یعنی ئیستیغلال کرێ و ئینسان نابێ بێڵێ شخصیەتی بڕوشێنرێ بە هۆکاری ئەوەی کە یاخود بە خاڵی ئەوەی کە مقابل وڵا لێبوردەیە ئەبێ هەست ئیحساسی پێ بکەیت و ئەو هەستەی بۆ لا دروستکەی کە لە باتی ئەوەی من لێت بورم تۆ پیاوێکی معقوڵ بە پیاوێکی سەنگین بە کەسێکی سەنگین بە ئەم سنوورە مەشکێنە ئەم سنوورە مەبەزێنە بۆ ئەی هەموو دقەیە من بۆ لێبوردەی باشە لێبوردەی لە ئەسڵا منەتە ئەسڵی لێبوردن منەتە لەبەرەوەی جەنابەت هەڵەکە ئەەکەی دوو لە جەنابەت طبعاً جەناب هەڵەکە ئەەکەی من لێت خۆشەم کاتە من منەتم کردو بەسەرتا ئەوە ئەمەوێ عیلاقەکە نەشخێنم ئەمەوێ ژیان مستەمیر بێ ئەمەوێت یعنی ئەم دوو کەسە لە یەک نەبێت ئەمەوێ ئەو عیلاقەی کە 10 ساڵە هەمانە ئەو پەیوەندی کە ماوەیەکی زۆرە لە نێوانمانایە لە پڕا نەچڕێت و نەبڕێت و یعنی نەمێنێ بۆیە من ئەبم بە قوربانی من زۆر لە خۆمەکەم زەخت لە خۆمەکەم پێ بەدڵی خۆمە ئەنێم پێ بە حوسڵەی خۆمە ئەنێم شەجاعەتە لێبوردەیی شەجاعەتە قووەتە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە مصارعەیە هێنایەتی فەرموویەتی لەیسە الشەدید بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب ئەفەرمێ بەقەوەتی و ئازایەتی بەوە نییە کە زۆران بگریوەکە بێی بە ئەرزە و ئینەما ئەو کەسەیە کە خۆیە خواتەوە ئەو کەسەیە کە تووڕەبوونی خۆیە خواتەوە بۆ تووڕەبوونی خۆتە خۆیتەوە بۆ ئەوەی لێ بووری ئەگی ناخۆ لەو دەقا تۆش ئەتوانی پیاە بێتە خوارەوە ئەتوانیت هەموو شتێکی لەگەڵا بکەیت بەڵام ئەوانە هەمووی ئەگریتە خۆت ئەخۆیتەوە بۆ ئەوەی لە بیتالی بدەوێت لێ ببووری بۆیە شەجاعەتە فەبێ سنوورێکی بۆ دانی هەچ کاتێ ویستیان تۆ ئیستیغلالکەن بەڵام ئەگەر وەکوتم تەسیری لە دینت لە کۆمەڵگات لە ئەرزت لە شتە سەرەکیەکان لە خێزانت لە ماڵی خۆت ئەو کاتە گەرنی عالەم ئازاکە ئەڵێ سەجاری وایە چیت بۆ بازار لە نەفسی ڕێگاتە 5 هەڵە ئەبینی 5 کەس هەڵە بەرامبەر ئەکات جاری وایە هەڵەکان ئەگەر خاستت ئەگەر هەڵەم مەقسوود نەبێ مەبەستی لە دوا نەبێ بەڵام ئەگەر هەڵەیەک مەبەستی لە دوا بێت بیانەوێ تۆ مزایەخکەن تۆ تەسیرت لێ بکەن تەسیری نەفسی بێت تەفسیری ڕۆحی بێت تەفسیری جەستەیی بێ هەر تەسیری بێ بیانەوێ ڕاود نێن بتخەنە وەکو عەرەبەڵێ بتخەنە زاویەیەکەوە یعنی بیانەوێ نەتوانیت مواجهەی ژیان بکەی نە ئەم کاتە ئەبێت تۆش پاڵەوان بی
بەرامبەریان بگریتەوە حدێدانی سولێدانی بۆ ئەوەی نەتوان دەکرێت هەموو هەڵەیەک شانی لێبوردن بێت ینی یاخود بەپێی هەڵەکە گۆڕانکاری بەسەردادێت بۆ منە بەرامبەرێک هەڵت بەرامبەر کات کاریگەری لەسەر خودی خۆلانەی لەسەر خێزانێت لەسەر کۆمەڵێک بابەتی دیکە هەبێت هەمیشە پێویستە وا بڵێیت من گەورەی ئەنوێنە من لی ئەبورم بۆی دووبارەی نکاتەوە ئەبینی جارێک دوانسییان بەردەوام ئەبێت لە دووبارەکردنەوە پێویست ناکە لێرە ئەم کەسەی بەرامبەر بۆ ستێندرێ لە شوێنی خۆی خۆی ئەم مەسئلەیە خوا تەداخلی کردووە پێغەمبەری خوا تەداخلیان کردووە لەبەرەوەی هەندێ هەڵا هەیە کە ئێمە پێ ئەوترێ هەڵا بەڵام مەسی ژیانی ئێمە ئەکا مەسی ئەخلاق و ناموسی ئێمە ئەکا مەسی عەرضی ئێمە ئەکا مەسەلا شەرعدانراوە کەسێک ئەگەر توهمەیەک بۆ کچێک ئافرەتێک هەڵبەسێت کە بەریء بێ ئاگای لێ نەبێت ئەبێ هەشتا جەڵدی لێ بدرێت لەبەر چاو خەڵکە ئەمە ئەوە نییە چاوپۆشی لێ بکەیت چونکە مەسی چی کردووە مەسی ئەخلاقی ئەو کچەی کردووە یعنی مباشرەتەن بەڕاستەوخۆیی باسەکە باسی سمعی خەڵکە باسەکە باسی ژیانی خەڵکە باسەکە باسی ئەخلاقیات و وەکوتم عێرض و ناموسی خەڵکە بۆیە شەرع داوای کردووە یەکسەر توێنێ ئەبێ هەشتا جەلدی لێ بدرێت کەسێک دوو لە ڕووی جەنابتان و بینەری بەڕێز زینا ئەکات ئەمەی ئەوە نییە لێ یعنی بەعالەنی کە بۆیە وتیان یعنی زینا وتیان حەق اللهیان حەق الناسە جمهوری عولەما و زۆربەی زانایان وتیان با بە حەق اللهە خۆ کەسێک ئەگەر زینا بکات لەگەڵ یەکێکا خۆ نابێ بچێ بە باوکی بڵێ من گەرم نازا کە زینام لەگەڵ کچەکە تا کردووە یان ئەمە حەق اللهە نابێ حەق الناس بێ شەڕ دروسە بێ دوو عەشە دەدرێ بە یەکە فبۆیە هەستاوە سەد جەلدی داناوە هەستاوە ڕەجمی داناوە هەستاوە ئەمەی داناوە دزیکردن لەبەرەوەی هەڵەیە دزیکردن هەڵەیە بۆیە ئەو هەڵەیە بۆ بە پەڵە دوایە بێ بە مەعسیەت و تاوان یەم ماڵی تۆ ئەدزم پارەی تۆ دەرەکەم جامتای تۆ ئەبڕم مۆبایلی تۆ ئەخەمە گیرفانم شەرع دایناوە ئەمە دەستی بڕی بۆ اليد الأمينة ثمينة إن خانت هانت دەستی ئەمیندار گرانە ثەمینە ئەگەر خیانەتی کرد ئەبێ ئەهانە کرێ بۆ لەبەرەوەی کەس ولكم في القصاص حياة يا أولي الألباب مامۆستا ئەمەوەکو یاسایەک دانراوە من لێرەدا مافی ئەوم هەیە بەرامبەر بە ئەو هەڵی کە بەرامبەرم کراوە لێبوردە نەبم بۆ نمونە ئەو دزینە یاخود ئەو بابەتی کە لە من دزراوە من نەتوانم لێبوردن یاخود لێبوردەی بەرامبەر نەنوێنم لەبەرەوەی شتەکە لێبوردەیی پێش زڕاندنی ناو ئەبێت کە ناو زڕا لێبوردەیی نامێنێ یعنی سەتر پێش زڕاندنە کە ناو زڕا سەتر نامێنێ بۆیە ئافرەتەکە کە دزی کرد وسامەیان نرد بۆ لای پێغەمبەری خوا وتیان ئافرەتێک دزی کردووە لە بەنی مەخزوم ئافرەتێکە عەشرە توشتی ناوبانگیان هەیە مەعایلەکەیان باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم تووڕە بوو فەرمووی ئەتەشفع في حد من حدود الله ئەمە تۆ چۆنە بێت تۆ تکا بکەی لە حەدێکی خوا چونکە ناوەکە زڕاتەوە بەڵام پێشەوە سەترکە پێشەوە لێی خۆش بە پێشەوە باسی مەکە دوو ڕەفیق بەیەکەون دوو هاوڕێ لە قسمی داخلی بەیەکەون یەکیان دەستی پاک نییە ئەتوانی سەتریکەی بەڵام ئەم سەترەش جارێک و دوان و سیان جاریوا هەیە خۆی پرسیاریان لێ کردوین ئێمە من پرسیارم لێکراوە توانە چەند جار بۆم سەتر کردووە ها سەتر جاریوایە خراپە جاریوایە تکرارە بێتەوە ئەبێتەوە بیوەسەینی لە حەدێکە بۆیە هەرچ هەڵەیەک مەسی چەند شتێک بکات ئەبێت تۆ بیوەسێنی وەکووتمان دین وەکووتمان عەقڵ وەکووتمان پارە پول و سەروەت و سامان کۆمەڵگا ئەرز خێزان ئەبێ بیوەسێنی چکە تکرارە بێتەوە ئەگەر سەتریکەی جارێک و دوان وسیان بەڵام هەڵەیەک ئەبینی لە دەرەوە هەڵەیەک ئەبینی لە دراوسێکەتان هەڵەیەک ئەبینی لە دوو شەخص هەڵێ ئەمە معقولە تۆ سەتریکەیت یعنی من پرسیاریان لێ کردووم بۆ نمونە فڵان کەس ئەیەوێت دراوسێکەتان بخوازێ باسی یعنی ئەمە ئیستیشارە زۆر قورسە ئەم نەوعی ئیستیشارانە ئەڵێن فڵان کوڕ چۆنە من کوڕەکە ئەزانم کوڕێکی خراپە ئەزانم کوڕێکە سعادێکی شەویێتەوە بۆ ماڵ کوڕێکە ئەخواتەوە کوڕێکە کوورە لەو سەرجادانەیە دائیمان ماڵەکەیش کە پرسیانیان لە من کردووە لەبەرەوەی دراوسەی منە لەبەرەوەی قوتابی منە لەبەرەوەی نزیکی منە لەبەرەوەی من ئەیناسم ئەبێت تۆ شتێ بکەی نە ئەویش بشکێنی نە ئەمانیش ئەو هەنگاوە بنێن ئەبێ بە عاقلی شتەکە حەڵکەی نابێ بڵێ وەڵا ئەم کەسە کەسێکی خراپە نابێ بیشکێنی ئەتوانی دووریان خەیتەوە بە شێوازێکیکە بۆیە ئەگەر شتەکە بەرامبەر غەڵەیەکە بەرامبەر خەڵک کراوەتەوە توانی سەتریکەی وەل هەمان کاتە ئەگەر تویان کرد بە یعنی دەستیان بۆ تۆ ڕاکێشاکە بۆ مەسئلەیەکیان هەیە ئیشێکیان هەیە ئەتوانی بە باشترین شێواز حەلیکەی بەڵام ئەگەر پەیوەندی بە خۆتەوە هەبوو
دەستی خستە دینت عقلت پارەت کۆمەلگات ئەرزت خاکت بێوێ ئەمانە ئەبێ بیوەسێنی چونکە شتی خراپتری لێ ئەبێتەوە شتەکە لە باتی ئەوەی کە ئیتیهامی کچێکیان کردووە تەنها کچەکە نییە ئەمە تا ئیتیهامی کۆمەلگاکەن بەیانی فبۆیە من ئەبێ بیوەستێنم ئەبێ شکاتی لێکم بیخەمە محکەمە چونکە هەمووی هەڵەیە ئەمانە ئەبێ بە گەورە و پێوتراوە مەعسیەت و پێوتراوە تاوان و پێوتراوە گوناهە و هەمووی هەڵەیە بەڵێ مامۆستا ینی جەژن نزیک بووەتەوە لە جێژنە ینی کە هەوڵەتیان سەردانی دراوسەکانیانەکان سەردانی خزم و دۆستانەکان زۆر دەستەواژەی گردنم ئازاکە بەکاردێنێت و ناڵی گردنم ئازاکڵێتەوە گردنە ئازابێت ئەمە ینی هەر دەستەواژەی زۆر بەسادەی بەکاردیان دەکرێت بڵین گردنم ئازاکە ڕێکاری تایبەت بەخۆی هەبێت ئەنی تەنها وشێکی سادە نەبێتەوە بەرامبەر کە بە کەسێکی بەکاردێنی والله من نانم گردن ئازاکە ئیلا کەتنێکم نەکردبێ سەبن جەژدان بە کەس نانم گردم ئازاکە چونکە هیچم نەکردو بەرامبەری گردنی چی بە ئازاکە هەچ کەسێ بەسی وایە ڕاهاتوە طبعا بۆی ئیتیهامی نیاتی خەڵک نەکەین نەچین تەداخلی نیەت و دڵی خەڵکەی هیوا هەیە ڕاهاتوە مەسەلەن جاری وایە سەلام هەیەەوە کابرا خۆ ڕەحم بە ئومەتی محەممەد بکەیەوە ئەو دوعاە غەڵەتە چونکە ئومەتی محەممەد بەستەوە خراپی لەنا ئومەتی محەممەد بەستۆیت یەکسەر مەگەرە ئومەتی محەممەد بڵێ جارە ڕەحم خۆم بکە بۆیە دەمی ڕاهاتوە لەسەر ئەم دوعاە اینجا لە جەژنانی جا دەمی ڕاهاتوە بڵێ گەردنم ئازاکە بەڵام گەردن ئازایی مەشروعێکی زۆر زەخمە پرۆژەیەکی زەخمە ئەم کەسێک کە ئەڵێ گەردنم ئازاکە طبعا ئیبتیداءن کەسێکە خێری تێدایە و کەسێکە لەسەر فیتڕەیە و کەسێکە فیتڕەی پاکە ناخ و نیاز و نیەتی پاکە کە داوای گەردن ئازایی ئەکات ئەبێ ئەگەر فعلن ئەگەر شتێکی کردبێ ئەسڵ وایە ئەو ڕۆژە نەکا بە یعنی وەسیلەیەک بەڵکو تەصفیە حساب کات چونکە ئێمە لە شەرع هیچ کەسێک حەقی یەکێکی لابێ ئەبێ لە شوێنێکە بە تەنها پێی بڵێ کاکە من حەقی تۆم لایە من غیبەتم کردووی زەمم کردووی باسم کردووی ئیتیهام توهمەتێکم بۆ هەڵبەستووی کورە مادەیەکم لێت زیویت ئەمانە هەمووی پێوترێ حەق الناس ئەبێت تۆ بە مباشر پێی بڵێ چۆن ئەحمەقێتی نواند سەرگەردانێتی نواند ئەم ئیشەی کرد ئەبێ پێش بە خۆیان بنێ و بە دڵی خۆیان بنێت و بچێتە بەردەمی و اعتراف کات ئیتر ئەو کاتە گەرنیژی ئازانەکە خوا محاسبەی ناکە بۆ لەبەرەوەی ئەوەی لەسەری بوو کردی ئیتر هیوایە نەخۆشە گەرنی ئازاناکە یانی وایەڵێ گەرنم بۆ ئازاکەم بۆ چی کردووە نە ئەو قسانە ناکرێ ئەسڵ وایە مادەم هاتۆتە بەردەمت و داوای گردن ئازایی کردووە تۆش دڵت فراوان بێ وەریگری بەڵام من جارێ ڕوو ئەەکەمە ئەوەی کە ئەڵێ گردم ئازاکە گردن ئازایی مەشروعێکی زەخمە ئەگەر فعلەن شتێکت کردووە وەرە بە تەنها باسی بکە و با فعلەن گردن ئازاکە بەڵام ئینسان بەو گردن ئازایە نەجاتی نابێ لە قیامەتە ئینسانی مسلمان ئەڵێ من ئەگەر بیەوێ نەجاتی بێ نەجاتی نابێ چونکە ئەسڵ وایە من زەمی جەنابتم کردووە باسم کردووی دوو لە تۆ ئەبێ بێم پێت بڵێم خانم کاکە برا هەی شەخص من باسی تۆم کردووە شتێکم کردووە وەرەگەردن ئازاکە یعنی شەخص هەبووە لەم وڵاتەی ئێمەیە لە هەشتاکان دزی کردووە بۆ نمونە شەخصەیە حالیان دزی کردووە 11 سەر حیوانی دزیوە یەکێک دوان چوون دزیان کردووە ئەمیش لە ڕێگە دوو دزەکەی بینیوە عین دزی دزەکانە دزی لەوان کردبوو 11 سەری لێ سندبوون ئەم 11 سەرە بوو مەزەری ژیانی هەرتا ئەم ساڵانەی ئەخیر ناوی دەرچوو بۆ حەج 401 سەر حیوانی هەبوو هەمووی قسە ناو سیارە بردیەوە ماڵەکە کاب لە دەرگای یان کابرا هات بۆ دەرەوە توی فلان کەسی وتی بەڵێ فلان کەس توی بیرێ دزیەکە لێکرا شاکم بیرە دەوتی ئەم هەموو سەر 400 سەر هەمووی تۆیە توی چۆن وتی وەڵی من بەس گەردمە ئازاکە هەرچی مناڵمە گەورە بۆ لەسەر ئەم 11 سەرە حیوانێکە لە تۆ بەس لێرەدا کات گرنگ نییە ینی زۆر جار هەندێک بارودۆخەیە کاتێکی زۆر بە سەرداتیە پەڕێت ینی لێبوردنیشی بەرامبەرەکەی داوای لێبوردنیەکەی بەڵام کات لێرەدا زەڕور نییە نەخێ زەڕور ئاسوودەیی زەڕورە زەمیر زەرورە خۆت نەخۆیتەوە پێوەی نەتلێیتەوە ئەمە ئینسان هەبێ زەمیری خۆی مرتاحکە لە هەموو شتێکە ئیستا تۆ هاتوویت لەم شوێنە کارەکەیت ئەگەر ناڕەحەت بیوازی لێبێنە لەسەر حسابی جستەی خۆت نەبێت لەسەر حسابی نفسی خۆت ئەی بۆ کەسی بەرامبەر بۆ کەسی بەرامبەر ئیتر ئەوە لە قەزەیەکە هاتۆتە بەردەمی حکمێکە ئەبێ خۆی بە باشترین شێواز خۆی لێ دەرکات ئەو کابراژوتی بەڕاستە یاخواگەر نازابێ بڕۆ توی بۆ واکەوتی وڵی ناوم لە حەج دەرچووە مێ حەجێکی پاکوتەمیز بکەم نامێ خۆم هەڵخەڵەتێنم لەوتوی هەمووی بەرەوە گەردنیش ئازابێ یەک علاقە پارێژی لەگەڵا بوو توی ئەمەش هەیە سەروەتی ئەوە بەس گەردنی مناڵەکانم ئازاکە چونکە بەو پارەیە گەورم کردوون ئەمە گەورەیە ها لە کولا بیخوێنەرەوە زۆر عەزیمە یعنی ئینسان ناتوانێت شتی وا بکات قورسە بۆیە شەجاعەتە ئینسانیەتە ئەجرە پاداشتە قیامەتە پیاوەتیە
گەورەیە ئەمان ئەم هەموو معنایانە کۆ ئەبنەوە بەڵام کابرا کە ئیتر لێ خۆشەویان وەرێگرێتەوە ئەمە حەسەب تەکوینی ئەو حەسەب تربیەتی ئەو حەسەب پەروەردەی ئەو حەسەب ئەو چەنە گەورە بوو کابرا دوو قات گەورە بوو توی ڕۆگەردن ئازابێ هەمووی بەرە ئەمە مهمە یعنی ئینسان ئەبێ بەم شێوازە گردن ئازایی باشە بەڵام بەو شێوازە نەکە لە کۆمەڵگای ئێمە هەیە یاخود بەو شێوازە نەکە هەموو دقەیە ئەبن بە ئەرێک بەسەر خەڵکەوە ئەبن بە دەرت بەسەر خەڵکەوە بۆ خەڵک عزیەتیم دڵیشکێنم قسەی خراپی پێڵێم زمانم ئەڵێ سەڵیەیە زمانم ئەڵێن کلاشینکۆفە ڕاست و چەپ من قسەکەم یەکەم ڕۆژی جەژنیم شم بڵام گردن ئازاد مامۆستا تۆ لە ئاینی ئیسلامدا باسی ئەو حکومت کرد کە کەسێک لێبوردە بێ چۆن لە ئاینی ئیسلامدا لێ دەڕوانێ ئەگەر کەسێک توانای لێبوردنی بەرامبەری هەبێ بەڵام نەیبورێت لەسەر هەڵەیەک لەوانەیە هەڵێکی سادەش بێ کاریگەرێکی ئەو تۆ لەسەر دروست نەکە لێرەدا لە ئیسلامدا چۆن باس کراوە چۆن سەرنج خراوەتە سەرم کەسانە لێرەدا یعنی مەسئلەکە کاتێکە هەموو شتێکەوێ بچێتە بەردەم محاکم ئەگەر شتەکە گەورە بێت ئەبێ مافی وەرگێت ئەبێ مافەکەی وەرگێتەوە حەقەکەی بسەنێت بۆیە حەقی بۆ ئەسەرێت و حەقەکەی ئەدرێتەوە بەڵام ئەگەر جاری وە هەیە قسەیەکە شتێکە یعنی مافی نییە تەنها گەرنی لێی نابورێ و تەواو وەکو لێژی نەبورێت و عەفوی نەکات ئەزیەتی خۆی ئەدات یعنی دوو جار ئەبێ بە نەخۆشی بۆ خۆی یاخود خۆی لەو ئەجر و پاداشتە ئەو ئەجر و پاداشتە دەست خۆی ئەدات یعنی کاتی ئەجر و پاداش يسألونك ماذا ينفقون قل العفو قرآن فرمي فرسيارة لي أكن چی ببخشید آيكو بارا آلتون نا على هيجي أي شيء على عفو بخشة كواتا بخشيني عفو جورترين بخشينه وجورترين إنفاق بويا أو أجر باداشة دس خويا دات أشكاسك عفوي نبي برامبر بلام وكوتم أجرشتك ما فيك إلى سلبية طبعا محاكمي إسلامية أخذ إستيش محكمة ما فيك بولي أسني قرآن فرميتي السين بالسين هموي برامبر يكتري يعني هەر هەمووی شتەکان بەرامبەر یەکتریە چیت لێ زەوت کراوە بۆت ئەگەڕێتەوە چ شتێکت لێ سەنراوە ئەبێ بۆت بگەڕێتەوە بەڵام ئێمە باسی ئەم زاهیرەیەکەین کە لە ناومانە هەیە ئێستش بۆ شتی ئاسایی بۆ قسەکردنیەکە بۆ زیاتر بۆ قسەیە مەسەرەن کەسەکەیان عەزیەت داوە لە دائیرەیەکە خزمێکت لە ماڵێکە لە داعوەتێکە دانیشتویت تعلیقێکیان داوە قسەیەکیان پێوتووە ئەمە هەمووی ئەچێتە بابی ئەوەی کە ئێمە ئێستا کە باسی ئەەکەین باسەکە عفو لە خۆ ئەگرێ یعنی خۆ یعنی ئینسان لێبوردە بێ لەگەڵ بەرامبەرات چونکە بۆ لەبەرەوەی ئەو دانیشتە دووبارە نابێتەوە و ئەو وەکوتم ئەو قەزیەی شەراکەت و ڕەفاقەت و هاوڕێیەتیە بەردەوام نابێت بە تۆ مەجبوری یعنی بۆیە هیوای ئەڵێ عفوی ناکەم چەند جار عفوی بکەم ئەو ئیستیغلالی منی کردووە خۆت لەم مەعمەعەیە نەجات دە یعنی ئەوە تۆ کاتێککە ئیستیغلال کراوی خۆت ئەم شعار بەرزەوە کردووە مادەم واژە ئەشتوانی سنوێکی بۆ دانی بۆ سنوورەکە چییە قەت عیلاقی لەگەڵا بکە ئایا ئەمە باشە ئەوە خۆی بڕیارەیە بەڵام بە ڕەئی من و بە ڕەئی شەرع و بە ڕەئی ئەو کەسانی کە لە عیلمی نەفس و ئەو شتانە ئیشەکەن باش نییە لەبەرەوەی ژیان ئاوا بەردەوام نابێت زۆر باش مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ سپاس بۆی میوانیە سپاس بۆ ئەمە دەبوون سپاس بۆ